سڵاوتان لێبێ بیانیتان باش بیانی باش دێری بیانی باشتر سپاس خۆشحاڵین ئەمڕۆ لەگەڵتانین لە ڕۆژێکی تر لە پرۆگرامی بیانی 24 من و دێری لەگەڵتان دەبین بۆ ئەوەی ئەم بابەتانەی کە ئەمڕۆ دەستنیشانمان کردووە قسەی لەسەر بکەین لە هەمووی گرنگتر لە دەستپێکی ئەمڕۆ دێرین ئەوەی سەرنجڕاکێشە ئەم کەش و هەوایە کە هەیە هەز دەکەی گۆڕانکاری ڕوویداوە بەراورد بە ڕۆژانی ڕابردوو پلەکانی گەرمان ڕەنگە دابەزی بێتن و نمە بارانێکی زۆر جوان و زۆر سەرنجڕاکێشەیە بۆنی خۆڵ بەم بەیانە یەکێکە لە خۆشترین و سەرنجڕاکێشترین ئەو بۆنانەی کە مرۆڤ حەزی پێدەکەوە بۆنێکی سەرنجڕاکێشە هەمومان حەزمان پێدێ سپێدە باش کوردستانیان هێژا دووبارە هاتیە خزمەتەوە ئەو ڕۆژمە دوو تەوەردێ هەبن تەوەرەیەکێ تایبەتە بە گەشتên نافخۆیی و تەوەرێ دوێژی تایبەت دەبی بە کاریگەریان ڕەنگا لەسەر دەرونا مرۆڤی وەکی هەکار و ئاماژە پێدای جەوی هاتیە گۆڕین هەواهاش تەندروستیا خۆ هەبیت و دگەلمەدا بمینن ئەوەی کە گرنگە ئێمە وەکو کوردستانی وەکو هاوڵاتی هەرێمی کوردستان ینی سیر دەکەین لە هەر بوارێک ئێمە توانیمانە شوێن پەنجەی خۆمان دروست بکەین لە هەمووی گرنگتر لە بابەتی بەرهەمی کوشت و کاڵی و بەرهەمی سروشتی و لە تێکەڵی ینی ئەم دوو بابەتە کوردستان دەوڵەمەند بووە وایە ئی بە تایبەت لەم کابینەیە کابینە نوێی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ یەکەم جار با بڵێن لە مێژووی کوردستان بەرهەمی ناوە خۆمان ڕەوانەی دەرەوە کرد فستیڤاڵی نێوداوڵەتیمان ئەنجامدا چەندین فستیڤاڵی نێوخۆیمان ئەنجامدا بۆ ئەوانێکە کشت و کاڵەکەن بەرهەمەکانیان نمایش کراوە جێگای بەرهەمەکانیان یانێ و لە هەمان کادا فستیڤاڵمان کردەوە بۆ هەنگوین فستیڤاڵی هەنار فستیڤاڵی زۆربەی میوەکانی تر وەکو ترێ هەنجیر هەموو ئەمانە کرایەوە جا جیاواز لەمانە ئەڤەس گەڕێتە سەر دەوڵەمەندیە کوردستانێ هەکار هەمە تشکیل کوردستانی خاکی هەرێمی کوردستان و زیرەکی و لێهاتووی جوتیاران و پاڵپشتی حکوومەتی هەرێمی کوردستان ئەمانە هەموو زنجیرەیەکە بەیەکەوە کاتێک زنجیرەکە تەواو دەبێ بێگومان بەرهەمەکەشت باش دەبێت چیان کوردستانê nektinê dostêt me ne belkî çiyayên Kurdistanê hafkariya me ya kirdî ku çendîn xwarina em îstîfadeyê lê bibînin Kurdistan bi berhemên siruştiyê xwe bi xêr û bereketê lê îstada li werzê payîzê werzê pêgeştina qezwana bemboşka beşek lê gundnişînên Akirê rojane bi lêkirina firoştina bi berhemeyê serqalin. سیاه کوردستانی ماشەڵڵا هەموو خێر و بێرن بە تایبەتی لە وەختێ پایزێ ئەمێ هاوڕۆی هاتینە قاسکوانە و بێمۆکە کرۆسکە جویشکە ماشەڵڵا بێمۆ گەلەکە جوانن ئەخۆشنە بەتامن شۆڕە قەسوانە بێمۆکە شۆرەی زەحمەتە چونکو چیا هەمە کابر و شاخن پیرەمێر و بچووک نەشێن بکەن دارەوێ دارێکی قرپۆکە کابراایە کە تەبێ زیغ بی تەبێت جحێربی لێ شارەزابی ئەمە تێنە قاسکوانەوە بێمۆکە بۆ خواردنێ هەکە زێدە بوون لەما ئەمە بۆ خۆت فرۆشین چیلۆ پە 10,000 پە80 یا قاسکوان و بێمۆکە عالەم وهای لە بۆ خۆ کڕی هەندەکوی هەنە پێوە ناسن بێنێت چێ ناکەنە چێت تەماحیشیان وە تێدا هەکارەوە چیایên Kurdistanê neçiyayên Kurdistanê her dêr zemana hetan û kê gelme da bêja bi berhema bigire bi şerê bigire ئێستاش بە وەرزش یعنی بۆتە مۆد بەڵام مۆدێکی جوانە زۆر بەمان ئەو کاتانی کە دەرفەتمان هەیە پشووی ناو ڕۆژانە دەڕۆین بۆ
شاخەوانی هەم وەرزشێکی باشە هەم لە ڕووی دەرونیشەوە ئارامت دەکاتەوە. بەبینینی ئەم سروشت. سروشتە جوانە بێگومان ینی کاریگەری باش و ئەرێنی لەسەر مرۆڤ دروست دەکات جایستا ڕۆژ بە ڕۆژ لە زیادبووندایە ینی خەڵکێک هەیە بەیانیان زوو دەڕوا بۆ پارکەکان خەریکی ڕاکردنە هەندێک خەڵک هەیە بە پێ دەڕوا هەندێکی تریش هەیە ئەوان ئازاترن نەڕۆن بۆ شاخەوانی چونکە شاخوانی تۆ کار نەبتنێ گیانچیانیەوە سەرنجامە ڕاکێشایە و کەسێن بە تەمەنیشانی زۆر کەیف وەرشاچی ئاوانیت تێتن هەندێک جار دێرین هەندێک جار دکتۆر وەکو چارەسەر دەینووسێ ئەگەر لە یادت بەیەکێک لە پرۆگرامەکان دکتۆرێکمان هەبوو چارەسەری سروشتی وابوو باسی لەوە کرد کە وەرزشکردن و شاخەوانی و هەموو ئەمانە هەندێک جار دەبێتە بەشێک لە چارەسەر وەرشە چیاوانی لە ساڵ بە ساڵ لێوەکیمە ئاماژە پێدای لە کوردستانە یا بەرەف زێدەبوونێ بەچیت ساڵانەژی ژ عالیە گروپên çiavanî ve fîstîvalên payîzî birêve diçin ku bi şev ew bi hemî lêkdû kom ve dibin û li wêrê fîstîvala dikin û xwarinê çêdikin û li ser çiya katekî xweş bi ser dibin li sinûrê qeza berdereşê ji birêve diçît û bi şev ew li ser çiyaya dimînin û ahenga digerin فهو بريء من المسيحيين يتكلمون لغة وعلاقات طيبة مع ئێمە وەکو گروپی شاخەوانی بەردەڕەش بانگەشتمان هەمووی گروپەکانی شار و شارچەکانی کوردستان کرد کە شەومانەوەمان لە بناری چای مەقلوب بێت و بەیانیەکەی ڕێپێوانێکی بۆ دێرمارمەتی و لووتکەی چای مەقلوب ئەنجام بدەین. ئەمە چەند پەیامەکەیتایی ئێکلەوە پەیامە ئەوەکو ئەم شوێن وەرزشە چۆخەوانی بکەینە کەلتور یا دوش ئەوەکو خەڵکی ما ینی سروشتی جوان ئەن ژینگەی جوانی کوردستانی ئەن هەمە دەبێت کوردستانی ببینن ئامان دشمان لەو جۆرە فیستیڤالانە زیاتر کلتور و جوگرافیای ناوچەکەیە ئێمە دەمانەوێت شاخەوانان جگە لە شاغڕەوی و وەرزشەکە ئاشنا بن بە جوگرافیای ناوچەکانی کوردستان. یەکێک لەو بابەتانێک کە ئەمڕۆ تەوەری پرۆگرامی بیانی 24 بابەتی ڕێبەری گەشتیاری و چالاکوانانی سربەخۆیە زۆر جار هەمومان گەشتمان کردووە بە تایبەت لەو گەشتانی کە سەرەتاینە پێویستمان بەوەیە کە ڕێبەرێکی گەشتیاریمان لەگەڵ بێ چونکە شارەزای شارەکە شارەزای وڵاتەکە شارەزای شوێنە مێژوویەکانی گەشتت کردووە؟ گەشتم کردووە لەگەڵ ڕێبەرانە لەگەڵ خۆمە گەشتم کردووە زۆر متمانەت بەزانی کەسی دیکە لەگەڵ بووە نانا کەسی ترم لەگەڵ بۆ بەس بێگومان ئەوەی جێگەی باسە هەکار ئێمە زۆر گرنگی بە گەشتی دەرەوە ئەجینانی هەمیشە گرنگی بۆ نادەین گەشتی ناوخۆ بکەین و وڵاتی خۆمانیان وڵاتەکان هەر گرنگە بەڵام ناوخۆیەکەش گرنگە و تایبەت ڕێبەرێکی گەشتیاریت لەگەڵ بێ باشی مێژووی وڵاتەکەت بۆ بکاتن جا لەسەر ئەم بابەتە با لەگەڵ کەسێکی شارەزا و ڕێبەرێکی گەشتیاری قسە بکەین لیندا شوانە ڕێبەری گەشتیاری و چالاکوانی سربەخۆی میوانی ئێمە لیندا خان بەخێر بێت سڵاتان لە باینتان باش بەخێر بێت سپاس مەمنون ڕێبەری گەشتیاری چییە هەر ئەوەی ئێمە دەیبینی کە گەشتێک دەکەین کەسێک لە ناو پاسەکە دانیشتووە لە پێشەوە بە مایکێک پێمان دەڵێ ئێرە ئەوەیە هەر ئەوەندەیان ئەوەندەیانترە نەخێر ڕێبەری گەشتیاری کەسێکە کە لەژێر ناوێکی دیاری کراودا گەشت لەگەڵ کۆمەڵە گەشتیارێک ئەکات بۆ شوێنێکی مەبەست و بەپێی کات ڕێنیشاندەریانە و یارمەتیان ئەیە زانیاریان ئاەتی لەسەر ئەو شوێنەی کە بووی دەچن و بەپێی ئەو کاتی کە دیاری کراوە چونکە گەشتی یەک ڕۆژە هەیە و گەشتی شەومانەوە شێ بەڵین کامپینگ هەیە بەپێی ئەوە ئەم ڕێبەرە لەگەڵ سەرپەرشتیاری ئەم گەشتیارانە ئەکات و لەگەڵ یانە ئەبێت گەشتیار هەر پێداویستیەکی هەبێ هەرداواکاریەکی هەبێ ڕاستەوخۆ پێویستە لەگەڵ ڕێبەرەکە یاگەشت بکە ڕێبەرەکەیە کە ئەبێت زانیاری بات بە گەشتیارەکان و
با بڵێن ئەو شتانی کە ڕێگە پێدراوە بیهێنێت یان زانیاری پێیا کە بۆ نمونە بۆ ئەم گەشتە چ جۆرە جلوبەرگێک لە بەرکات چ جۆرە پێڵاوێک لە پێ بکات گەشتەکە چۆناهیە و ئەو شتانێک کە قەدەغەکراوە چییە ینی ئۆنارکێکی ئاسان نییە هەموو کەسێک دەتوانێت ببێتە ڕێبەری گەشتیاری بێگومان نەخێر ئەوەی کە ئەبێت ببێت بە ڕێبەری گەشتیاری پێویستە ینی خاڵێکی زۆر گرنگ ئەوەیە کە بێت کەسێکی کۆمەڵایەتی بێت چونکە تۆ لەگەڵ کۆمەڵێک کەسا با بڵێن گەشت ئەکەیت کە هەم ئافرەتن هەم پیاون و هەموو تەمەنێکە حسابکەیانی هەموو تەبیعاتێکت لەگەڵدایە زۆر جیاوازە بۆیە پێویستە کە خاڵی یەکەم کەسێکی زۆر کۆمەڵایەتی بێ و کەسێک بێت کە چاوکراوە بێت گەشتی کرد بێت بزانێت بۆ زانیاری هەبێت لەسەر ئەو شوێنی کە بۆی ئەچێ و توانای ئەوەی هەبێت کە زاڵ بێت بەسەر ئەم کۆمەڵەیەیە هەندێک خاصەتی سەرکردایەتی و قەنەعەت پێهێنان و هەموو ئەمانە گرنگەوە چکە هەر خۆمان لەناو خۆمانە کاتێک کە ئایلین ئەچین بۆ سەفرا هەرێک و بیرڕایەکی جیاوازی هەیە ئەمە لە با بچین بۆ فلانە شوێن ئەوە لە با بچین بۆ فلانە لای کۆتای گەشتەکە ناکرێت دەگەڕێن بەڵێ بۆیە ئەم سەیتەرەی تەواوی هەبێ بەسەر ئەو کۆمەڵە گەشتیارەیە باشە لینداخان زۆربەی جار کاتێک تۆ وەکو ڕێبەر دەردەچی لەگەڵ کۆمەڵێک گەشتیار ئەو گەشتیارەکان حەز بە چ شوێنێک دەکەن شوێنە مێژوویەکانە یان بازاڕەکانە چ شوێنێک دیانەوەی ببینن یان ئەو شوێنە ترێندانن ینی سوپاس بخوا کوردستانمان هەم لە سروشت هەم لە شوێنی مێژووی ئەوە ینی دەوڵەمەندین هەردوو لا خواستی لەسرە هەم وەکو سروشت هەم وەکو شوێنی کولتوری و مێژووی کە ئەیانەوە سەردانی بکەن و ببینن تۆ وەکو ئافرەتێک هیچ بربەستێکت نەهاتۆتە پێش کە مەسەلەن ڕێبەری گەشتیاری دەکەیت و ئەم شار بۆ ئەم شار ئەم وڵات بۆ ئەم وڵات نەخێر هەتا ئێستا هیچ بربەستێک نەبووە چونکە ینی بەتەنها نەبووم ئافرەتی ترمان لەگەڵا بووە لە هەر لە تەمەنی بچووک تا تەمەنی گەورە ینی جاری وا هەبووە ئافرەتی وا هەبووە لە تەمەنی ننک و لە دایکمان گەورەتر و ئەوانە بۆ کە حەزی کردووە گەشت بکات باشە ئێوە وەکو ڕێبەر بەڵێ تەنیا لە ناو هەرێمی کوردستان ڕێبەری دەکەن یان لە دەرەوەی کوردستانیش ڕێبەری دەکەن خۆی زیاتر بوونە و کوردستانە بەڵام ینی چێن ئەو گەشتیارانەی کە ئێوە ڕێبەریان دەکەن ئەوەی خۆم بینی بێتم ئەوەی خۆم بینی بێتم و بەرکەوتم هەبوو بێت لەگەڵیانە ئێرانیمان لەگەڵا بووە عەرەبمان لەگەڵا بووە جاریوا بە خەڵکی ئەوروپیمان لەگەڵا بووە لە ئیسپانیاوە لە سکۆتلەنداوە لەگەڵمان نابوون هاتوون لە ڕێگەی ئەوەی کە ئێمە گەیانومانە کە کوردستان شوێنێکی ئەمینە شوێنێکی ئارامە و ئەو باگراوندەی کە هەیەە ئەوان لەسەر کوردستان کە باڵین شوێنێکی ئەمینیە و شوێنێکی جەنگەوەی عراق سەیدان کردو بەڵێ ئەویان بۆ دەرکەوتووە کەوانیە ئەوە پاڵنەرێک بووە کە ینی سپاس بخوا کۆمەڵێکی باش لە گەشتیارانی بیانی ڕووبکەنە هەرێمی کوردستان و سروشتی جوانی کوردستان و مێژوو کولتوری کورد ببین و ینی بیناسن ئایا مەرجە ڕێبەرەی گەشتیارەکان فریا گوزاریە سەرەتاکان بزانن و چەند گرینگە مەسەلەن بە تەئکیدی ئەوە شتێکی زۆر گرنگە و لە هەموو ئەو گروپاتانەی کە من تا ئێستا گەشتم لەگەڵا کردوون لە کەسێک بۆ دوان فریاگوزاری سەرەتاییان زانیەوە چونکە تۆ لە شوێنەکەی لە سروشتایی بنکەی چەند دروستی با بڵین ئەوەنە نزیک نییە لێتەوانێ حاڵەتێکی نەخوازرا و ڕۆیا پێویستە و گرنگە کە هەموو گروپێکی گەشتیاری و هەموو ئەو گەشتیارانەی کە لەگەڵ گروپاتەکانە ئەڕۆن داوای ئەوە بکەن کە کەسێکیان لەگەڵا بێکو پەرستارێک یان فریاگوزاری سەرەتایی بزانێت زۆر باشە ئەو گەشتیارانەی کە تۆ ڕێبەریت کردوون باست کرد هی عەرەبن هەندێک ئەوروپین ئیسپانی نازانم کوێن ڕایوان هەڵوێستی وان لەسەر کوردستان لەسەر مامەڵەکردنی خەڵکی کوردستان بەگشتی چۆنە لە دوای گەشت و دوای ئەوەی کە ڕێگە ئەبڕین و دانیشین بەدەم نان خواردنەوەە جاریوا هەیە کات زۆرە قسە بکەین لەگەڵ یەکە و ئەیان دوێنین چکە ئەوە شتێکی زۆر خۆشە کاتێکە کەسێکی بیانی ئەبینیت هاتۆتە وڵاتەکەت و حەزیوی هەیە کە گەشت بکە زۆر خۆش یەکەم پرسیار ئەڵێ سەرسامی بە چ شتێکی ئێرە یەکسەر ئەڵێ کۆمەڵایەتی خەڵکەکەی و جوانی سروشتەکەی ئەی خواردنەکەی باسیەوەش ناکەن خواردنەکەشی زۆر ئەوە هەیە کە ئەڵێن بەتایبەت دۆڵمە و بریانەکەیان زۆر حەز لێیە ئەی پاراستنی گەشتیارە بیانیەکان ئاسانترە یان کوردەکانی خۆمان وەکو ڕێبەر وەکو ئەو گروپاتانەی کە ئیشی گەشتیاری ئەکەن ئەنی بە ئەرکی خۆیان ئەزانن بە بێ جیاوازی پارێزگاری لە هەموو ئەو گەشتیارانە بکەن کە لەگەڵیانان جا ئەگەر تەنها کورد بن یا ئەگەر بیانی بن باشە
تایبەت بە پابندبوون ئێوە ئەو شوێنانەتان لەلا هەیە وەکو نەخشە هەندێک شوێنی مەترسیدار یاخن شوێنی قەدەغەکرا و بنمونە ئەو شوێنانێک کەمینی تێدا چاندراوە لە ڕابردوو یەکێک لە ئەرکەکانی ڕێبەر ئەوەیە کە چەند ڕۆژێک بەر لەوەی کە ئەعلانی بکەن بڵاوی بکەنەوە کە گەشت بۆ چ شوێنێک ئەکەن ئەچن کەشفی ئەو شوێنە ئەکەن و ئەگە لە ڕووی کەش و هەواوانێ لە ڕووی ئەمنێتی ئەو شوێنەوانێ و ئەکیید زانیاریان هەیە لەسەر ئەو شوێنانی کە بۆی ئەچن و هەتا لە کاتێک کە ئەیانوێ گەشت بکەن بازگەکان ئاگادار ئەکرێنەوانێت کە گروپێکی گەشتیاری هەیە ئەچێتە فڵانە شوێن باشە دەرین دەگوترێ ئیشێکی خۆشیشە چونکە ڕاستە بەرپرسیارەتێ چونکە هەم گەشت دەکەی هەم پارە وەردەگری هاتڵێ هەم تجارەت هەم زیارەت ئەوەیە مەسەلەکە ئەکی توایکە هەلێکی کار بۆ بەتایبەت بۆ گەنجان بڕەخسێنێت ئەو شتێکی زۆر باشە ڕاستەکەی باشە ئەو مەسەن ئێوە کوڕێبەری گەشتیاری ڤیددیو ئەکەن مەسەلەن یاخود بڵێن کە ئەشنە شوێنەکان تا چەندەمە وای کردووە کە خەڵکی بیانێت توموحی ئەوەی هەبێ سەردانی کوردستان بکاتیان لەگەڵ ئێوەیە گەشت بکاتن ئەوە ڕۆڵێکی زۆر گرنگی هەبووە چکە هەمومان بەکارهێنەری سوۆشیال میدیاین و گەشتەکانمان بە ئەکیدی لە ڕێگەی سوۆشیال میدیا و زۆر بە خێراتر بڵاوە بێت و ئەکەوێتە بەرچاو بۆی ئەوە پاڵنەرێکی زۆر باش بووە کە خەڵکی بیانی بیبینێ هەتا ئەگەر بە گروپاتیشنێن زۆر جار ئەیبینین کە ئەم ڤڵۆگەرە بیانیانی کە سەردانی وڵاتان ئەکەن یەکێک لە ئەو شوێنانی کە اختیاری ئەکەن بۆی بن کوردستانە و باسی ئەکەن کە ینی شوێنەکەیان چەندێک بەدڵە چۆن بینیویانە چۆن پێی ئاشنا بوون ئەو پاڵنەرێکی زۆر باشە بەڵاش زیاتر لینداخان لە چ وەرزێک یان لە چ بۆنەیەک گەشتیاران زیاتر ڕوتان تێدەکەن یان حەز دەکەن لەو کاتانە گەشت بکەن لە کوردستان بگەڕێن هەڵکەوتەی جوگرافیای کوردستان بۆ شێوازەیە کە لە هەر وەرزێکە گەشتیاری بتێ تایبەتەیە. بۆ بکەی وەرزێک لە وەرزێک خۆشترە. ینی ئەوە نێ بڵین وەرزێکی دیاری کراوی هەیە پاییزمان زۆر زۆر جوانە بۆ گەشت زستانە بڕۆ ناو بەفر زستانە بۆ بەفرا هاوینە شوێنی ئاویمان هەیە بزەبێت ینی هەمویان ئەی تایبەت بە بۆنەکان چی بە جەژنەکان بە نەورۆز بەمانە گەشتیاری تایبەتێ بە نەورۆز بێ بۆ نەورۆز بەڵێ بۆ منتیقی ئاکرێز زۆرینەی گروپەکان گەشتی ئەوێ ڕێک ئەخەن چکە خۆمانەزانین تایبەترین مناسبەکە لە نەورۆزا ئەکرێت لە ئاکرەیە ینی بەپێی مناسباتەکان ئەی گونجن بۆ ئەو شوێنی کە تایبەتە پێی مدەی پێشووتر فستیڤاڵی هەنارمان هەبوو یەکسەر هەمومان بەرەو هەڵەبژە ئەی کاتێک ئەچنە شوێنێک مەسەرەن مەرجە کەمپین لەوێدا بنێن و یان بمێننەوە ئەو شتانە ئێمە بەدەر لەوەی کە ئەچینە ناو سروشتەوانەیە هەندێک شوێنمان هەیە کە مێژوویە باشە ناتوانین بۆ هەموو گەشتێکمان یاخود هەموو شوێنێکمان گونجاو نییە بۆ کەمپین شوێنێکمان بنمونەوەکو تونی بابا ئەمە گونجاو نییە هەتا کە بە پیادەڕەویش بووی ئەڕۆی بۆکو گەشتێکی یەک ڕۆژە بووی ئەڕۆی ئەبێ زۆر بە حەزەڕەوانێ بچیتە ئەو شوێنە لەبەر ئەو بەرد و هەڵکەوتەی ئەو شوێنە بەو شێوازەیە نەک بۆ کەمپین گونجاونە هەتا بۆ دەنگی بەرز گونجاو نییە باش منویستم بڵێم ئەگەر ئێستا من بێمە لای تۆ بڵێم حەزەکەم گەشت بکەم چ ئامۆژگاریەکەم ئەەکەی یان پێشنیاری کوێن بۆ ئەکەیت لەم وەرزەیە لەم وەرزەیە لەم وەرزەیە لە منتیقەی زۆرەفان زۆر زۆر جوانە بۆ پاییز و یەکسەر پێشنیاری ئەوێت بۆکەم باشە بەلای تو سەرنجڕاکێشتنی شوێن کامە بووە کە چووی ناتوانم جیاوازی بکەم چکە هەر شوێنە و چێژی خۆی هەیە یان وەکو ڕێبەر لە هەموو شوێنەکان برادرت پێت خۆش نیە ئەزین چۆنە نەک ئەوە نەک هەر با بڵێن برادرایەتی تۆ کە ئەڵێی گەشت لەگەڵ کۆمەڵێک گەشتیارای کە ئەسڵەن نایان ناسی بەڵام لە ڕێگەی ئەم گەشتەوانێ یەکتر ناسیم دروستە بێ ئیلاقا دروستە بێت تێکەڵاوی دروستە بێ خەڵکی تازە ئەناسی بەسۆک و شوێن ببوورە ینی هەمویان تایبەتن هەمووی چێژی خۆی هەیە هیچ کاتچونەتە گەشتێک کەسێک بوون ببێت یان بەسەر هاتێکی تووشی مشکلە بوو نەخێر هیچ کاتێک لەبەر ئەوەی کە ڕێبەردا ئەنرێت بە پێی ژمارەی گەشتیاران هەتا ژمارەی گەشتیار زیابێت ڕێبەریشی بۆ زیابێ و بە پێی استراتیژی خۆیان ڕێبەرەکان تەوزی ئەکەن بەسەر گەشتیارەکانە بۆ ئەوەی هیچ حاڵەتێکی نەخوازرا و ڕوونایەت باشە کاتێک کە ئێوە سەر دەکەون بەناو ئۆتۆمبیل یەکەم ڕێنمایی ئێوە بۆ گەشتیاران چییە؟ یەکەم ڕێنمایی تکایە جگەرە و ڤیپ مەمنوع لە پاسە عادەتەن باسی ئەو ئەکرێت کە گەشتەکەمان ئەمەنە ئەخایەنێت و لە بۆ نمونە پێویستمان بەوەیە کە بۆ نانی بەیانی لە شوێنێک لابین پێشنیاری ئەوە ئەگرێ هەر کەسێک پێیان ئەوترێ هەر کەسێک زەڕور بێ پێداویستێک داواکاریەکی هەبێت ڕاستەخۆ با پێم بڵێت خۆی دوانە خات
ئیتر ئەو هەر ئەو وردە ڕێنمایانەیە. لایەنە بەرپرسیارەکان چۆن هاوکارن لەگەڵ ئێوەیە؟ ئەنی وەکو بەڕێوەبەرایەتی گەشت و گوزار دەستەی گەشت و گوزار مەبەستیوە وایە پێش هەموو شتێ ئەمنیەتی ئارامی کوردستان لە ڕووی ئەمنیەتەوانێ وای کردووە کەم گروپە گەشتیاریانە هەبێت و ئەچیت پاڵنەری دەستەی گەشت و گوزاریش وای کردووە کەم گروپە گەشتیارانە ڕۆژ بە ڕۆژ ڕوو لە زیادبوون بێ یاخود گەشتیار ڕۆژ بە ڕۆژ ڕوو لە زیادبوون بێت و هەتا وای کردووە کە نەک لە ناو کوردستانە لە دەروی کوردستانیش گروپاتێتە ناو کوردستانەوانە. لیندا شوانە زۆر سپاس بۆ تۆ جوان شیکردنەوەت کرد من هەروەم دەزانی ینی ڕێبەری شتێکی زۆر قورس نییە بەڵام قورسە هەکە ڕۆژێک من و تۆش لەگەڵ لیندا گەشتەکەین چۆنە لەگەڵ هاوکارانمان گەشتێک بکەین سپاس بۆ تۆ بەهیوام کە گەشتیاران هەڕوو لە زیادبوون بن بۆ هەرێمی کوردستان و بۆ بینینی شوێنە جوانەکانی هەرێمی کوردستان و ئێوەش بەو سەلیقە و بەو ڕووە خۆشە هەر لەگەڵیان بن بۆی زیاتر سەرنجی گەشتیاران ڕابکێشن سپاس خاطر لیندەکە لەگەڵ بەس ئەم جارە هەر ئافرەتێکی دیکە زۆر خۆشە بەیانیان کە دەی ڕۆڵی خانمان بەم بەیانە ڕۆڵی سەرکردایەتیان کەوا سەرکەوتووە ڕۆڵی کاریگەریان ئەم جارە باس لە خانمێکی دیکە دەکەین ئەم بوو ناوی تریفەیە تریفە سەدیق ئافرەتێکی دانیشتوی قەزای ڕوانزە ماوەی 2 ساڵە کارگەیەکی نانکردنی کردوێتەوە و هەلی کاریشی بۆ 8 ئافرەتی دیکە ڕەخساندووە. ڕەخساندووە و ئافرەتانە خێزاندارن و هاوسەرەکەشیان هاوکاریان لەو کارە دەکات و خواستی زۆر لەسەر ئەو جۆرە نانە بازاڕی ئەوانەی گەرم کردوتەوە. ئەمن ناوم تریفەیە دانیشتی شاری ڕوانزم پیشەی من کاسبیە کە ڕۆژانە لەگەڵ چەند ئافرەتێکی دەستڕەنجین ئیشەکانمان بەڕێوە ئەبین و ڕۆژێکی خۆش بەڕێەکەین هەم لە ڕووی ئیشکردن و هەم لە ڕووی ئیسفادەکردن. پێشتر ئەمن پێیجی فێرکاری دروستکردنم هەبوو خواردنی ڕۆژانە یانی لایف ستایلی ژیانی خۆم پێشکەشە کرد بەس بینەرەکی زۆر کە داوایان لێ ئەکردم لۆ فرۆشتنیان لۆن دروست بکە لەوەی ئەو بیرۆکەیم لۆ هات. خەریکە دووسار بەرەو زیاتر ئەچی کە ئەو ئیشەی ئەەکەم سەرەتا کەم بووین بەس ئەلحەمدولیلا سەبرە زیاتر بووین جگە لە خۆم 8 ئافرەتیت کە لێرانە سوودمەند بووینە 2 شەفتە یعنی شەفتێک وەجبەک دێت 4 کەس دێن شەفتە چیش 4 کەسیت کە دێن. ساڵی یەکەم زۆر زەحمەت بوو لە ئەوەی بتوانم یعنی ڕۆژانی خۆم ڕێک بێخم بەڕاستی چکە مندار و مەکتەب و ماربەرەوە بردن و کارکردن زۆر زەحمەتە یعنی ئەگە ئەتو بتوێ ئەتوێ تا قۆناغەچی ئەوە بکە بەس ئەلحەمدولیلا ئێستا توانیتم زۆر بە باشی بڕۆمە پێشەوە ئەوش بە هاوکاری هاوسەرەکەم کە زۆر هاوکاری مەکاو لە هەموو ئەرکەچی دەرەوە ئەو یعنی هاوکارمە خواستەوەی زیاترە لەبەرەوەی ئەوە کە ئەکڕن مەجموعەچ پێکەوە ئەکڕن ئەوە نییە بەکمی بێت تۆماری ئەوە هەر وەختەچی بتوێ ئەتوانی نانەکەی ینی بەنوەتی دابنەی و بخۆی خواست زیاتر لەسەر ئەو نانەی هەیە لەبەرەوەی نانەچی کوردیە ئەمە بەپێ کۆمەڵگایە خۆن ینی ئەو نانە لەوە تێ بووینە ئەمە هەر ئەو نانەی بەکاردێنین و ئەخۆین لەبەرەوەی ئەو نانە وشکە کەمتر کە ڕووی هەردێنی لەو نانەی بازاڕی کە ئەو نانەکە ئەوەیە گەرما و گەرم و نوێیە دەم و دەستدێنی و دووتر نانەکە کە ڕووی هەردێنی و یعنی بگرە لە زۆر کەسێ لە ڕۆژەشی ئەخوا بەس لە ڕۆژی دوات نتوانی بەکاربیێنی خێزانەکە هەنگچکە بوویتەوە ئەوانەی پرۆسی هاوسەرگیری بە ئەوە پێکدێنن 2 کەسن یعنی ئێستاش لە قەدیمیش نانکردن بەخۆ بەو نۆحەی بووە کە ئەتوو کۆمەڵەژ ئافرەتێکدا ئەنیشن نانیەکە یعنی هەروچی ئێستا نانەکەی دروستەکە یاکسۆرە کاتەوە یەک لە فێدێدا خەڵکەکە زیاتر پشت بە کارگەکان ئەبەست لێ ئەوەی بچن نانی لێ بکردن و هەم ئیشەکەیان سەریحترە و هەم نانەکی تەندروست و ئەوەی قەدیمیان دەست ئەکەویت. بابەتی سەرتراش و ئەو بابەتانەیە وایە دەگوترا جاران پیاوان دەڕۆیشت بۆ سەرتاشخانە هەندێک دەستکاری دەکرد بە مەقەس و بە ئێستا مەکچینەشی لە بۆ زیاد بۆ جارە نەوەش نەبوو بەڵام ئێستا گۆڕانکاریەکان بەو شێوازە نەمایە ینی تەنیا بەوە لە خۆیان ناگەڕێن کە هەردوو مەقەس لە قژیان بدەن لە پرچیان بدەن واز بێنن
ئیتر خەریک دەبن دەموچاویان بە هەندێک لە دەرمان و ئەو بابەتانە پاک دەکەنەوە هەندێک جار هایدرۆفیشەڵی پێدەرێن نازام هەندێک بابەتی دیکە نەتکردووە هەکار هەکار هەمی مرۆڤ ji بۆ دەرخستنا ڕوخسارێکی جوان بدێمێ خۆ پێوی بەوێ چەندێ هەیە کو خۆ جوان بکات di aliyê sertiraşiyê dawekî ku sertiraş diyar dikin niha sertiraşîn bi temamî ya hatiye gorîn çav berê wek berê nemaye sertiraşî ya bûye ciwankarî ku eger çi li nav ew gelekê mandî dibin lê berhemê beramber hindê parekê baş û werdigirin. li nav bazarê dîrokiyê Akrê da Nezîr sertiraşe. Temenê vî amîrî yê ku ew pê kar diketin ji temenê wî bilindtir e. Lê weke ew de diyarkirin kesên ku dihêne def wî hemî yên bi temenin û naxwazin ku bi amîrên nû pir çawana bihêtin qutkirin. Ez li Okrê li Bojarê kevin ekî novdor miqîmê fêre ser tiroşîn bîm û fêre heloqî bîm serdestê bobê xwe ê fêr bîm û hetonû ke em berdewamîn ser wan amêra wê bobim pêşûl kirî û müşteriyê me ji rozîne. Li tenîş sertiraşên berê sertiraşên nû tenê bi amîr û keresteyên nû kar dikin. Ji ber ku weke ew den diyarkirin etnihada sertiraşîn bi temamiya bûye ciwankarî û edgel derkeftina şêwazên nû ew neçarin ku amîr û keresteyên nû jî bikar bîne. Ba heloqiya nûka heloqiya berê nûka ya berê nûka gelek opsanayî bû. Kobrodoyê de bêjî perçam çêka. Nûka kobrodoyê de bêjî bira me bigora resmî wî. Nûka ew zehmet keftî stoylê wî redîne hefava سروچاف پاکش کردن. حلاقه نو که تگه زارا هر حلاقی نمایه زارا دا کابره دبی بوم پرچامت سکه 10 دقیقه ام چاره که 10 دقیقه دا سری کابره خلاص کن نو که یابد زوان کاری. دگل پیدا بونا گوهرتن نو بسر جانه دا ایدی گران کارین دیار جی یبوان جوره کاران و پیدا بوین که اگر چل ناوه افسر تراشه گلکی ماندی دبن لیت هم برده اول دیف ماندی بونا خواه پریان وردگره. وکه که اف سرتراشت دن دیار کرن سرتراشینا وگاوید گلیا بره نبتنه هاتیا گوارتن بلکش سرتراشین اب تمامی هاتیا گوارتن جبو جوان کاریه و هر کس کل سر وان کرسیت وان اپرین تخاره ایدی شوازه که نویل بردستی وی هی. آری حسین کردستان 24 آکره. بابەتی دووەمان یاخود تەوەری دووەمان ئەمڕۆ لە پرۆگرامی بیانی 24 تەوەرێکی دیکەیە ڕەنگە زۆر و کەم پەیوەندی بە هەمومان هەبێت ڕۆژانە مامەڵی لەگەڵ بکەین نەمیش مامەڵەکردن لەگەڵ ڕەنگەکان کاریگەری ڕەنگەکان لەسەر دەرونی مرۆڤەکان لە جلوبەرگ هەم لە دیزایانی ماڵەوە هەم لە ژوورەکەتە لە هەموو ینی بەگشتی کاریگەریان چۆنە هەتا ئێستا بەم بەیانە ڕەنگە ئێمە لە ڕووە زانستیەکە سەیری جلوبەرگی خۆمان نەکرد بێکە دێرین ڕەشی لە بەردایە منیش ڕەش و نیلی ینی هەردوو ڕەنگەکە بە نزیکە لە تاریکی ینی نازام لە ڕووی دەرونیەوە چۆن خوێندنەوەی بۆ دەکرێت جا ئەمانە هەموو دەکەینە پرسیار لەگەڵ بەڕێز ئەمیر عەبدوڵڵا چارەسەرکاری دەرونی قسە دەکەین کاگەمی زۆر بەخێر بێت زۆر سپاس ڕەنگەکەی تۆ شەر تۆزێک تاریکە بەڵێ ڕەنگەکان کاریگەری لەسەر دەرونی مرۆڤ هەیە بەگومان 100% کاریگەریە چونکە مرۆڤ لە کۆتاییە با بڵێن بریتە لە کۆمەڵێک کاردانەوە ڕەفتارەکانی مرۆڤ بریتە لە کۆمەڵێک کاردانەوە بۆ ئەو کارتێکەرانی کە لە دەوروبەریا هەیە ڕەنگیش ئەمە شتێکە کە دانەبراوە لە ژیانی ئێمە و هەموو دەوروبەرمان ڕەنگرەش کراوە ڕەنگێکەکە لەو عامیلانەی لە حیاتی مرۆڤە کە جوانی بە ژیان بەخشیوە طبعا لەبەرەوەی کە ڕەنگیش مرۆڤ ئیلهامی ڕەنگی لە سروشتەوە وەرگرتووە ئەمە هەموو ڕەنگێک لە سەرەتا لە سروشتەوە ناسیمان و پاشان دروستمان کردوتەوە مرۆڤ و سروشتی دوانێکی لە دانەبراون بەڵێ بێگومان لەبەرەوە ڕەنگەکان کاریگەریان لەسەر مرۆڤەکان و دەورو میزاج و هەڵسوکەوتیان هەیە باشە ڕەنگ لە ڕەگەزێکەوە بۆ ڕەگەزێکی دیکە لە تەمەنێکەوە بۆ تەمەنێکی دیکە جیاوازە ئایا بەپێی تێگەیشتنی مرۆڤەکان حەز و خولیات بۆ ڕەنگەکان گۆڕانکاری بەسەردادێت
بەڵێ سەبارەت بە پێکبەستنەوەی ڕەگەزێکی دیاریکراوە بە ڕەنگێک دیاریکراوە یان بە ڕوونتر بڵێن بۆ نمونە ئافرەتان زیاتر مەیلیان بەلای ڕەنگی وەکو پەمەیی و زەرد و سوور و پیاوان بەلای شینوانە ئەو خۆی دوو ڕەهەند هەڵەگرێت ڕەهەندێکیان لایەنە کولتوریەکەیە کە سەبارەت بۆی کە بۆچی ئافرەتانیان مناڵەتە منچ مناڵی بچووکە و مەیلی بەلای و کەلوپەل و یاریانەیە کە بە ڕەنجی پەمەییە ئەوە ئەگەڕێتەوە بۆ باگراوندێکی کولتوری هەیە چونکە لە دەوروبەرەکەی ئەوەی کە دەیبینی ئەوەیە ڕەهەندێکی تر هەیە لە ڕووی زانستیەوە سەبارەت بە جیاکاری دابەشبوون ڕەنگەکان بەسەر هەردوو ڕەگەزدا پەیوەندی بە دنیابینی ڕەگەزەکانەوە بەڵێ بۆ منە ئەوانەی کە ڕەگەزی نێر بە تایبەتی ئەو ڕنگانی کە ئەیبینین مەودای درێژی تیشکەکانیان مەحدودە بەڵام ئافرەتان ئەو ڕنگانی کە ئەیبینین مەوداکانیان درێژی تیشکەکانیان زیاترانی بە زمانێک سادەتر بڵین ئافرەتان ئەو ڕنگانی کە ئەیبینین زیاترە بۆیە بەدیقەترن بۆیە حتا لە مەجای جلوبەرگ و مارکتینگوانە تەماشاکەی کەلوپەلی ئافرەتان دایمەن ئاڵوواڵە و زیاترە بۆ چونکە ئافرەتان ئەتوانە ڕەنگێکی زیاتر ببینن وەک لە پیاوە ئەگەر دیزاینەریش بن ئافرەتان پێم وایە سەرنجڕاکێشتر دەبن بەڕێ سەمیر دەتوانی باسی ڕەنگەکانمان بۆ بکەی کامە ڕەنگ زیاتر کاریگەری ئێستا جلوبەرگی من و هەکار ئەمڕۆ چۆن کاریگەری لەسەر دەرونی ئێمە هەیە گەر تۆ هەڵسەنگاندنی بۆ بکەیت بەڵێ خۆی سەبارەت بە لێکدانەوەی ئەوەی کە یاخود پۆشینی جۆرە جلێک لەلایەن کەسێکە و چمانایە کە بەخشە سەرەتا با بڵین تێگەیشتن لە ڕەنگەکان ئەزمونێکی کەسیە لە کەسێکەوە بۆ کەسێک شترە گۆڕێ واتە ئەزمموی کەسەکە لەگەڵ ڕەنگەکان لەگەڵ ڕووداوێکی دیاریکرا و لە کەسێکەوە بۆ کەسێشتر بەڵام لەگەڵ ئەوەشدا کۆمەڵێک سیفاتی گشتیمان هەیە تایبەت بە ڕەنگەکان کۆمەڵە خەستەتمان هەیە کە ئەوە تایبەتە با ڕەنگێک و بەگشتی لە هەموو کولتور بۆ هەموو کەسێک وەکو یەکە بۆ نمونە ڕەنگی ڕەش ئەوەی کە باو ناسراوە تاان ئەوشمان بیر نەچێت کە زۆربەی ڕەنگەکان ڕاستی ماناکەی دوو دی و هەڵەگرێ بۆ ئێستا ڕەنگی ڕەش بە نمونە وەرگین ئەگە دیوێکیان بە مانای باوەڕ ئەوە دیوە نێگەتیڤەکەی کە مانای خەم و ماتەمینی ئەوە بەڵام دیوەشی تریشمان هەیە بە مانای باوەڕ بەخۆبوون دێ بە مانای ئەوە دە کەسەکە تا حدێک غامزە ینی تا شتی شاراوە بە تایبەت لە ئافرەتان داوانی ئەم ڕەنگە بەواتای بڕوا بەخۆبوون دێتن و لە بەریەکەن و بەڵێ لە هەردوو ڕەگەز بەگشتی بەڵام لە هەمان کاتە بەمانەی خەم و ماتەمینیش دێ چیماناکەیە گۆڕێ کاتی بەکارێنانی شوێنی بەکارێنیان بۆ نمونە ڕەنجی شین وەرگین یان ڕەنجی نیلی وەرگین لە زۆر کاتە بەمانای کەسەکە کە با بڵین کەسێکی هادیئە لە سەرخۆیە هەیە منە بەڵام زۆر بەکارێنانیشی ڕەنگە لێکدانەوەیکی تری ئەوە بێ کەسەکە تا حدێک لە ڕووی هەست و سۆزی ئیمۆشنەوە کەسێکی سارد و سڕە کەسێکە دابڕاوە لە دەوروبەرەکەی بۆیە چۆنیەتی بەکارێنانی ڕەنگەکە ڕادەی بەکارێنانی لە ژیانی ڕۆژانەمان ڕەنگە ئەوە ماناکە و لەکدانەوەکەی بگۆڕێ هەندێک جار هەمومان ڕەنگە تووشێم حاڵەتانە بینێمە کۆمەڵگەیەکین کللتور و عشایر بوون و ئەو بابەتانە هەندێک جار کاریگەری ماوە و لەسەرمان زاڵ بووە ڕەنگە دایکی من و دایکی تۆ هەمومان زۆر جار کە تەمەنی دەڕوا بۆ سەروی 40 ساڵ و 45 ساڵ مامەڵە لەگەڵ کراسێکی سوور نەکات ینی هەرچەند ئەگەر حەزی پێ جوانش بێ ئەمە کاریگەریەک لەسەر خودی کەسەکە دروست دەکات پێ دوایە ئەمە خۆیدا دەبڕێنی لە گەنجبوون دوور دەکەوێتەوە پێی وایە تەمەنی بەرەو هەڵکشان یان لەسەر لانی دەرونیەکەی بێگومان حتا ئەو جلوبەرگەی کە ئەیپۆشی ئەو ڕۆژە تەئسیر لە میزازی تۆکە یان بە شێوەیەکی تر بڵین زۆر جار ئەوانەی کە بۆ ناگە تووشی مودێکی خراپی دەڵێ ئەگەر جلوبەرگێکی ڕێک و شیک بپۆشی ئەو کاتەوە لێکە باوەڕبەخۆنت بە زیاتر بێ ینی بە تاقە وزەیەکی باشترەوە دەربکەوێ بۆیە حتمما ئەو ڕنگانەشی کە هەڵیە بژێرین وە گوتم ڕێژەی بەکارهێنانی ڕەنگەکە بۆ مەودایەکی درێژخایەن کاریگەری بەسەرتەوە بێ بۆیە ئەگەر جلوبەرگیش لێگەڕین حتا دیکۆری ژوورەکەت ئەگەر ڕەنگێک نەبێ ئەو شوێنەی کە کاری تێداکە یاخود ئەو ئۆفیسە کاری تیاکە ئەگەر ڕەنگێکی تەنسیق و هارمۆنی نەبێ بە مروری زەمان بە تێپەڕبوونی کات ڕۆژێک مانگێک ساڵێکەوانە هەستەکەی کاریگەری لەسرت کردووە بەبێ خۆتە سپێن زەمن ئەگەر نمونێک بۆ بێنمەوە لە ماوانی پێشوو لەسەرەوە بابەتە شتێکم بەرچاک و شتێکی بەڕاستی زۆر جوان و ینی منطقی بوو لە بەخچەیەکی ساوایان لە ئەمریکا بۆ توێژینەوەکی زۆر بەسییتیان کە توێژینەوەکی عملی یەک مەجموعەیەک مناڵێ نەنانە لە پۆلێکە ئەو ڕۆژە ڕەنگی بۆیەی ژوورەکەیان سوور کرد
و بە درێژایی ڕۆژەکە هیچ کەسێک چاودێر نەبوو بەسە مناڵەکان وەکو ماوەستاوانە بە کامێری چاودێریان کرد لە کۆتایی ڕۆژەکە ئەو ژوورە بە جۆرێک تێک چوو بوو کە ئەدگوت با بڵێن زریان لەیداوە بۆ بەهۆی کاریگەری ڕەنگەکە لەسەر ڕەفتاری مناڵەکان بەپێی تێپەڕبوونی کا سەبر مناڵەکان تۆزێک بە جۆش و خۆش و واون بۆ چەند ڕۆژێک دوایتر ڕەنگی ژوورەکان گۆڕی بۆشین بە 2 ڕۆژ دوایەوە بە ڕەفتاری مناڵەکان بە تەواوەتی گۆڕا هێمنەوە بۆیە ئەوە بۆ ڕەنگی بۆی ژوورێ بێت کە چەند ڕۆژە داوامی تێکرێت جات و بگرە ئەوەی کە دایکانی ئێمە یاخود ئافرەتێک بۆ ماوەی چەند ساڵێک یەک ڕەنگە پۆشە ینی ئەوە بێگومان کاریگەری بەسە نستی ئەوەکە بەبێ ئەوەی کە خۆی هەستی پێ بکە ئەی ڕووناکی دەچێتە مەسەلەن قاڵبیەوەی کاریگەری لەسەر دەرونی مرۆڤ هەبێتن بەبێ گومان چونکە ڕووناچی دەنگ ڕنگ بۆن ئەوانە کۆمەڵێک ستیمولیشنی پێڵان واتە هاندان ینی ئەو شتانن کە ئێمە هانەدا ئێمەش لە مقابل لە کاریگەریمان بۆە بێ بە هاوشێوەی ڕنگ ڕووناکیش زۆر ڕووناکیە کە شێوازی بەکارێنانەکەی ئەکرێ بۆ شتی باش بێ ئەکرێ کاریگەری نێرێنی شێ بێ ینی هەر نمونە بەسەر ڕووناکی بینینەوە ئێستاێمە لە زانستی پزیشکیە شتێکمانێ چارەسەرێکمانە پێ گوترێ کڕۆمۆسێراپی بریتە لە بەکارهێنانی ڕووناچی ڕنگ بۆ نەخۆشەکەم بۆ چارەسەکنی شێرپەنجانی لە ژوورێکی تاریک و داخرا و نەخۆشەکەی دادەنێن کۆمەڵک ڕووناکی دەخەنە سەر ئیتر ڕەنگەکان دەگۆڕێوانە ئەمە چۆن کارەکە ڕاستی ئەوە با بڵێن بۆ کەسانی مختەز لێگەڕێن بەڵام ئەوە ینی لە مەجای چارەسەر لە مقابلە ئەمە هەمان ڕووناکی زۆر جار لە مەجای با بڵێن پۆلیس و تاقیقوانە لە کاتی تاقیق ینی وەکو هەندێک جاوکو ئەشکەنجە بەکارد یان ئێستا تو ئەگەر ناچار بکری لێرە بۆ سعاتێک تەماشاوەکەی ڕووناکیەکە کاریگەریەکی خراپیە بێ باشە مامۆستا ئامیر تایبەت بە منداڵان ینی دایکان و باوکان چۆن مامەڵە لەگەڵ ڕەنگ بکەن لەگەڵ مندارەکان ینی بۆ نمونە ڕەنگە خولیای من یان خولیای خێزانم وەکو منداڵەکەم نەبێت ینی ڕای جیاوازمان هەبێت تایبەت بە ڕەنگەکان بە حەزمان بەڵام خۆ ناکری ئێمە حەز و خولیای خۆمان بەسەر منداڵەکان بسەپێنین چۆن بزانین چ ڕەنگێک باشە بۆ منداڵەکان ئەوەی کە لێرە گرینگە دەبێت ئەمە هاوسەنگی لە نێوان هەردوو لایەنەکە ڕاگەرین یەک لایەنی پەروەردەی مناڵەکە دووش لایەنە زانستیەکە بۆیە ئەوەی کە گرینگە بە تێگەیشتن لە مناڵەکە بە دیقەتدان لەوەی کە خۆی مەیلی بۆ چ ڕەنگێکە ئەوەش بەچی بەو کەلوپەل و یاریانەی کە ئەیکڕێ بەو جلوبەرگانەی کە خۆی هەڵیەبژێرێ با هاوسەنگێک دروستکەین لە بینی ئەوەی کە ڕەنگەکە هەم حەز و خولای مناڵەکە ڕەچاوکەین کە ڕەنگێکی مناڵانە بێ هەمیش لانی زانستیەکە کە زۆر دوورکەوینەوە لەو ڕنگانەی کە وەکو ڕەنگی سوور کە ڕەنگەکە دەدوروژێنە یان ڕەنگی پرتەقاڵی بە هەماشەوە ڕەنگێکە وزە و جوڵیتیا یان ڕەنگی زەرد کە ڕەنگێکی ئاگادارکارەوەیە خۆمان بە دوور بگرین لە ڕەنگە گەرمەکان کە ڕەنگە بە مروری زەمان کاریگەریەکی نەرێنی هەبێ لەسەر ئەدا و ڕەفتاری مناڵەکە باشە تا چەند گرنگە قوتابخانەکان باخچە ساوایەکان لە ژوورەکانیاندا لە پۆلەکانیاندا گرنگی بە ڕەنگەکان بدەن تۆ سەیریکەی لە قوتابخانەکاندا ڕەنگێکی تاریکیان ڕەنگێکی زۆر کراوە چەند تەسیری دەبێت لەسەر قوتابی بەڵێ خۆی هەر نەگرنگە ینی ئەوەیەکە لە با بڵێن مەرجە زانستیەکانی ئەوەی کە ئەو جانێت بە تایبەتی پەیوەستە بە مناڵ ینی بۆ من ئەگەر لە ئەزمموی خۆمەوە باسیکەم لە سنتەرەکانی ئۆتیزم بە نمونە بێنینەوە بە شێوەیەک شتەکانی ستانداردە حتا ئەو ڕەنگی بۆیەی کە بەکاری دێنی بۆ تێ لە ژوورەکان بەکاری بێنی لەلایەنە زانستەکە بۆ دیاریکراوە چەند ڕەنگێکی دیاریکراوە لە باخچەی ساوانیش من ئاگاداری ئەوە نیم ئەگەر ڕێنماییەکە بێ مەرجەکە بێ بۆی کە باخچەدانەی دەبێ ئایا ڕەنگەکان چۆن بێ بەڵام بیلفعل 100% نە ئەوەی کە ڕەنگێکی زۆر مات و تاریک و بێتاقەتکەر و هێورکەرەوە بێکو ڕەساسی و نیلی ئەوانە حتا من پێم وایە ئەو زۆر ئاڵوواڵایەشی کە بەکاری دێنن ئەو هەموو ڕنگ و کاری کاتێر ئەوانە ڕەنگەش ئەوەش ئەگەر بە شێوەیەکی زانستی نەبێ پێوەرێکمان بۆی نەبێ ئەوەش بە پێچەوانەوە هەر کاریگەری خراپی هەبێت باشە مامۆستا ئامیر ڕۆڵ و کاریگەری ڕنگ لەسەر ئەتەکێت چییە یعنی بۆ نمونە بەرپرسێک لە ژوورەکەی خۆی پێویستە قەنەفەکەی چۆن بێ مێزەکەی چۆن بێ یان من لە ماڵەوە پێویستە ژووری میوانم چ قەنەفەیەکی بێ و پەردەی ماڵەکەم چۆن بێ ئەمە پەیوەندی بەچێ هەیە چۆن لێکدانە و هەڵسەنگاندن بۆ بابەتە دەکرێت بەڵێ لە ڕووی ئەوەی کە دیزین و یان چۆنیەتی دیزینکردنی ئۆفیسەکانمانیان ئەوە جەنابەت باسی ئەتەکێت کرد تەبان ئەتەکێت ئەوە شتێکە کە با بڵین خەڵک قەراری هیچ پەیوەندی هەیە بە نێوان ڕنگ لەگەڵ ئەتەکێت بەڵێ ئەتەکێت کۆمەڵێک کەس لەسەرەوە ڕێکەوتون کەوتو بۆ نمونە ئەتەکێت ئەوەیە لەو جێە ئەو بەو شێوەیە بێ ئەو جلە پۆشی
بەڵام ئەمەش ئەگەر لی بکۆڵیەوە نەوعان ما بێگومان با بڵین باگراوندێکی زانستی هەیە ینی هۆکارێکەیە بۆ ئەوەی کە بۆچی ئەم ڕەنگە بۆ جێ بۆچی لە ژووری خەوا نابێت ڕەنگی سوور و زەرد و پرتەقاڵی بەکاربێنی بۆچی لە ئۆفیسەکانت ئێستا ئەگەر سیاسیەکان بە نمونە وەرگری لە کۆبوونەوەی بۆ سەرۆکی وڵات دوو وڵاتی ئەوروپیانەوانە ئەگەر دیقەتی جلەکانیان دەی ئەوە بابلین زمانی جەستاوانە لێگەڕیان تەنانەت بە جلەکانیان ئەو ڕەنگی جلانەی کە بەکاری دێنەکە بە دوای ماناکەی بگەڕێ هەمووی تعبیرە لە چی لە خۆسەپاندن لە دەسەڵات لە متمانە بەخۆبوون لە هێمنی بۆیە بێگومان ینی ئەگەر ئێمە خۆشمان هەستی پێ نەکەین بۆ کەسانێک گرینگە کە ئاچێتە جەیەکەوە بینێتە مشاکە و ڕنگانی لێوە بەکار هاتوون چین ڕەنگە لێکدانەوەشی بۆ بکە بە تایبەتی دەروونناسەکان تۆزێک کێشە تۆ چ پێشنیارێک بۆ گەنجەکانەکەی مەسەلەن چ ڕەنگێک زۆر بەکاربێنن کاریگەری لەسەر دەرونیانەکە بڕوا بەخۆبوونیان زیاتر ئەگا زیاتر پۆزەتیڤانە دەرەکەون سەبارەت بە ئێمە لێرە شتێکەڵی بابەتەکاوێ وا بڵێن مەسەلەی مۆدە ئەوانە ئەگەرەوە لادەینە لاوە بۆ دیزاینەرەکان بەجێبێڵین سەبارەت بە ڕەنگەکان وەک لە سەرەتا باسمان کرد هەر چەندە کاریگەریەکەی لە کەسێکەوە بۆ کەسێشترە گۆڕێ بەڵام کۆمەڵێک سیفاتی خەسڵەتی تایبەت بە ڕەنگەکان هەیە ئەوانە با بڵێن ئیتر ئەوە کاریگەریەکەی سەلمێنراوە بۆ هەموو کەسێک وەکو یەکە زۆر گرینگە بەپێی ئەو بارودۆخەی کاتیایەتی بزانێت کە ئینسان خوێنەوە بۆ حاڵەتی خۆی بکە و بزانێت شتێک باشیەکە یەکێک لەو شتانێکی یارمەتی دەرە ڕەنگەکانە لەوەی زاچ لە جلوبەرگاچ لە حتا لە خواردنە یعنی تو تەماشاگەم تابعات کرد بە ئێستا زۆربەی دوکانی فاسفودەکان ئەگە بە بیری خۆت بێنێ و جیانی کە چووی ئەو ڕنگانی تیا بەکار هاتوون لە دیوار و لە شوێنێکە دانیشە ڕەنگەکەی سوورە زەردە سوورە بۆ ئەو دوو ئەوانە ڕەنگی با بڵین ڕەنگێکن کە ئینەرژیە دەن ئینسان هانتە دەن بۆ ئەوەی زوو خواردنەکەت بخۆی لەوێ هەست بە ئاسوودەینەکەی و ئەوێ بەجێ بێڵی چکە ناوەکەی بخۆیتی فاسفود ینی خواردنەکەت بخۆی بەجێ بەخێرایی بڕۆی بەڵێ بەڵام لە جێتر لە ئۆفیسێکی عقارات کە تو ئەچی مامەڵەی کڕینی شوقەکەێکی لە مۆڵێک ئەبینی مۆسیقاچی هادی یان خسۆتە سەریانەگە جگە لە ڕەنگەکە دەنگەکەش ڕەچاو بکەین بۆ ئەوەی تو لا شعوریان هەست بۆەکەی کە لەوێ ئاسوودەی و هەست بە تێپەڵبوونی کار نەکەی و بۆیە ئەگەر کەسێک بۆ نمونە گەنجێک بینەوە سەرەوەی کە کاریگەری ڕنگ ئەگەر هەست بکەی بۆ نمونە ئەو کەسە میزاجی ئەو ڕۆژە باشنێ یان بێتاقەتە یان خواردنی بۆ ناخورێ بەکارهێنانی ڕەنگی زەرد و پرتەقاڵی لەو قاپەی کە بەکاری دێنی کاریگەری لەسەر ئیشتیهایە کە تو ئیشتیها دەخۆ ئێستا بۆ نەتو ئەگە سەیری ڕیکلامی خواردنگەکانکەی ڕسمی خواردنەکانی کە دایانێ زۆربەی کەچە بوو مانوز و ڕەنگا و ڕەنگی تایە بۆ واکە زیاتر ئیشتیا بچێتە سەری یانە ڕۆژە وزەت کەمە لە بەرکردنی ڕەنگێکی شین یان پرتەقاڵی یان مۆر کە تعبیرە مۆر تعبیر لە ڕەنگێکی ڕۆیاڵی پێڵن واتە ڕەنگێکی شاهانەیە ینی زیاتر کاریگەریە بێ لەسەرەوەی کە متمانە بەخۆنە زیاتر مامۆستا ئامیر پرسیارەکەم سەرەتا کرد بەڵام بە شێوازێکی دیکە با بڵێن بۆی مانایکە بە دروستی وەربگرمەوە لەگەڵ تەمەن ڕنگ ینی بۆ نمونە لە کولتور بگەڕین گۆڕانکاری لە ڕووی دەرونیەوە ڕوودەدا بۆ نمو لە تەمەنی 15 ساڵی من چ ڕەنگێک لە بەردەکەم ڕەنگە لە تەمەنی 35 ساڵی ئەو ڕەنگە نەبێ ینی خۆم حەز و خولیام گۆڕابێ لە تەمەنی 50 بۆ 6 ساڵیش بە هەمان شێوە ڕەنگەکە گۆڕانکاری بەسەردا هاتبێ یان ئەو حەز و خولیای کە بۆ ڕەنگێک هەمانە تا کۆتایی تەمەن هەمان حەز و خولیایە بەگشتی ئێمە لە دروستبوونی با بڵێن لە دایک بوونەوە هەتاکو و با بڵێن تەمەنی ئەوەی کە پێگوترێ پێگەیشتن و تاکۆ کەسە کە با بڵێن لە ژیانیش نامێنێ کۆمەڵێک سیفاتی تایبەت بۆ کەسەمانە پێرسنال تریتی پێڵێن ئەو پێرسنال تریتانە زۆر ینی بە دەگمەن یان بە ئەستەمە گۆڕن ینی بۆ نبینی کەسەکە لە تەمەنی مناڵی حەزی بۆ شتێکەیە تا گەورەبوونیش ئەو حەزانە ئەو سیفەتە شخصیانە زۆر بەکەمی دەگۆڕن ئەوەی کە کاریگەری هەیە لەسەر ئەوەی کە ئێمە حەزەکانمان بگۆڕێ بە دەرەجەیەک کولتور و کۆمەلگای و ئەو ژینگەی کە تێداژین بۆیە بە باوەڕی من ئەوەی کە بە پێی تێپەڕبوونی تەمەن ئێمە حەزمان بۆ ڕەنگەکانیان بۆ شتێکی دیاریکرا و ئەگۆڕێ ئەوەندەی کە پەیوەندی بە کولتور و کۆمەلگاکە و دەوروبەرەوە هەیە ئەوەندە پەیوەندی بۆ نییە کە ئێمە دنیابینیمان گۆڕاوەیانەوە تاوان چی من بەڵگە بۆ قسەیە ئەگەر کەسێکی بە تەمەنی لە کۆمەلگایکی ڕۆژ ئاوایی ئەمریکیان ئەوروپی بێنیەوە وەک لە کەسێک لە کۆمەلگای خۆمان دەبینی کە کەسێکی بە تەمەنە
جلێکی ئاڵوواڵا و تیشێرتێک و ینی حتا نووسینە شتێکی لەسەرە کە ئێمە ڕەنگە تۆڕێکی سپی لەبەر کردو کە ئێمە ڕەنگە گەنجەکانمان لە تەمەنێکی لە گەنجیا ئەو شتانە لەبەر نەکەن بۆیە ئەمە چی ئەسەلمێنەکە بەڕاستی کۆمەلگا کەسانی دەوروبەر کاریگەریان هەیە لەسەر حتا سەلیقەی ئەمە بۆ هەڵبژارن و لەبەرکردنی جلوبەر و ڕەنگەکان. بەڕێز ئەمیر ئێمە هاوکارێکمان هەیە لە تیڤی گفتوگۆمان کردو بوو پێشەوەی بینە ناوستۆدی وتی من لە 13 ساڵیەوە تا ئێستا تەمەنم 30 ساڵە هەر ڕەنگی ڕەشم پۆشیوە هۆکار چییە و چارەسەریش چییە؟ حەزیش دەکا ڕەنگی تر لەبەرکە بەڵام ناتوانێت گوتی منداڵەکەشم هەر وەکو خۆماویش هەر ڕەنگی ڕەش لەبەردەکە هەر یەک ڕەنگ. طبعا مەسلەی ئەوەی کە هۆکارەکەی ئەگەر ئەو خۆی ئەوە بە گرفت نەبینێ یان ئەگە سەبەبێکی دیاریکرا لە خۆی نەبێ ئێمە ناتوانین ینی وەکو گرفت ئەوە ئاساییە بەڵێ چونکە مەسلەی ئەوەی کە من شتێکم پێ جوانە شتێکی ڕێژەیە جوانی شتێکی ڕێژەیە مانەی جوانی لە کەسێکەوە بۆ کەسێک ئەگۆڕێ بۆی ئەگەر ئەو تەنیا با بڵین لە بە پاڵنەری حەز ئەو شتە بکە بۆی ئەگە خۆی بە گرفتی نەبینێ من ناتوانین بڵێن خۆمەکو جوانی زۆر جار حەزم بە ڕەنگی ڕەشە زۆربەی کات ینی هەر حەزم بە ڕەنگی ڕەشە و ڕەشی دەپۆشم ئەو شتێکی نۆرمالەوە نیە خۆمان نەکەینە گرێکی نانەنا لەبەرەوەی ئێمە لە پاڵ حەزەکان زۆر جاریش دەبێت با بڵین ڕسمیات و ئەتەکێت و بە ئەو بەڵێ زۆر سپاس مامۆستا کە لەگەڵ خۆشحاڵ بووین لەگەڵ مامۆی سپاس بۆتەوە. سەرەتا باسی هەنار و هەنجوین و سروشتی کوردستان و شاخەکان و ترێ و هەموو ئەم بابەتانەمان کرد لە کۆتایی بابەتێکی دیکە هاتۆ پێشمان هەر پەیوەستە جەهەکار لە بەیانیانە ئی لە بابەتەکانمان خواردنن ئەو نەبرسیمانە بێ ئەو نە حەزمان لە هەنار و ئەو شتانە ئەبێتن بەڕێوەچوونەوە فیستیڤاڵە هەنارێ لە ناوچێن جیاوازن ڕۆژهەڵاتە کوردستانی بتایبەتی لە ناوچێن هەورامان بەردەوامە. ئەف جارە بەرهەمهێنانە هەنارێ لە شارێ پاوای پارێزگا کرماشانێ بە شکرانەیە پێگەیشتی و بەرهەمێتوان کۆبوونەوە فیستیڤاڵێ شکرانەی هەناریان بڕێڤە لە ناوچێت هەورامانên ڕۆژهەڵاتێک و کەوتتە هەردوو پارێزگایان سنە و کرماشانێ ساڵانە زیاتر لە 20,000 تۆن هەنار تێنە بەرهەمهێنان. لە درێژەی زنجیرە فێستیڤالەکانی هەنار لە ڕۆژهەڵاتی کوردستان ئەم جارەیان فێستیڤالی شکرانی هەنار لە شاری پاوە بەڕێوەچوو. بەرهەمهێنەرانی هەنار لە ناوچە جیاوازەکانی هەورامانەوە بەرهەمەکانی خۆیان لەم فێستیڤالەدا نمایش کرد. تایبەتمەندی سەرەکی هەناری ئەم ناوچەیە ئۆرگانیک بوونی بەرهەمەکانە. ئەم هەنارانە بەبێ کەڵک وەرگرتن لە پەینی کیمیایی و بە شێوازی تەواو سروشتی بەرهەمدێن. ئەم هەنارە هەناری ئۆرگانیکە هیچ کود و وینێکی نەکتیاگە کودێکی شیمیایی نەکتیاگە کامڵەن ئۆرگانیکە و باران خۆردەیشە دوایەوە کە باران لێداگە چنیاگەم هەنارە و هەنارێکی زۆریش جوانە. ئەم هەنارە باتەوە جۆبەیە کە منتەقەکەم مەحرومە حتا خۆشمان وە سەختی توانین بڕۆینەوە سەری باخ و منتەقەکەمان حتا کولێ کود نەڕێگەسە بێ هێنارەکان کامڵەن ئۆرگانیکە مەحەلی هەنارەکەی مەحەلیە و هیچ گونە کودێک و موادێکی شیمیایی نیە لە هەنارەکە کامڵەن ئۆرگانیک هات کەسە ناو بازار و عەرزە کردێتەوە مردم. ناوچەی هەورامانی ڕۆژهەڵات کە کەوتووەتە سنووری هەردوو پارێزگای کرماشان و سنەوە ساڵانە زیاتر لە 20,000 تۆن هەناری لێ بەرهەمدێت. زیاتر لە نیوەی ئەم هەنارە لە سنووری پارێزگای کرماشان و بە تایبەتی شاری پاوە بەرهەمدێت. لە فێستیڤالەکەی ئەم ساڵی پاوەدا زیاتر لە 70 چاوە بۆ نمایشی بەرهەمی هەنار، دۆشاوی هەنار، بەرهەمی دەستی، جلوبەرگ، شیرنەمەنی و بەرهەمە خۆماڵەکانی دیکەی ئەم ناوچەیە تەرخان کرابوون. بە شکرانەی جەژنی هەنار لە گەردەنەی شمشێر ئەم مردمە جەمبوونە سۆڵ شکرانەی ئەم نعمەتە گۆڕاکەن کە خوای گەورە پێمان عەتا کردێ. ئەمە ئەنارە ئەناری مەلەس یانی مەیخۆش نە تورشە نە شیرینە. ئەناری باقی خۆمانە ڕوستای داریان ئۆرگانیکی ئۆرگانیکە. ماشەڵڵا هەناری ساڵی بەدەبیر و نعمەت و وارانی پڕاوی هەنارە پڕبەرەکەت بێن. ئێمە جە مەحسوولە هەناری ڕبە هەنار ئاوە هەناری ومحصولات تبع جهناي فراولي مكرمي وشوات تحلول المدينة عزيز جبامي بشرات شوى سالم وصامي يالو سمر. هەموو ساڵێ لەگەڵ هاتنی وەرزی پاییز و گەیشتنی هەنار فێستیڤالەکانی هەنار لە ناوچە جیاوازەکانی هەورامان بەڕێوە دەچن.
گوندەکانی بلبەر سلین ژیوار و دێوەزناو لەو گوندانەی هەورامانن کە فێستیڤالی هەناریان لێ بەڕێوە دەچێت لەم نێوەدا فێستیڤالی هەناری پاوە گەورەترین و گرنگترین فێستیڤالی هەنار لە ناوچەی هەورامانە کە ساڵانە لە دووهەم مانگی پاییزدا بەڕێوە دەچێت. کامیل بۆکانی، کوردستان 24. ئیتر بۆ نزیکەی 50 خولەک لەگەڵتانی لە بەیانی 24 لەم ماوەیەدا هەموو ئەو بابەت و تەوەرانەی کە هەمان بوو هەوڵماندا زۆر بە پوختی بیگەێنین و بابەتەکانمان بەسوود بێ بۆ هەموو لایەکمان ڕەنگە ئەم ڕۆژ پێویستیمان پێی نەبێت لە داهاتوو یەکێک لەو بابەتانێک ئێمە لە پرۆگرامی بەیانی 24 هەمانە هەر دێتە پێشمان و دەبێت مامەڵی لەگەڵ بکەین. سوپاس بۆ ئێوە کە تاوەکو ئێستا بە دیار کوردستان 24 و دانیشتن بە هیوام ڕۆژێکی باشتان هەبێت. ئەمە گشت بڕگە و بابەتەکانمان بوون هیوادارم جێگەی ڕەزامەندی هەموو لایەک بین تا سبەی بەیانی خودایەوە و پشتیوانتان بێتن.